كارگەی دەرمانی نەینەوا گەورەترین کارگەی دروستکردنی دەرمانە لە عێراق. لە ساڵی 1993 لەسەر ڕووبەری 8,000 متر چوارگۆشە دروست کراوە. ئەم کارگەیە بە دووری 5 کیلۆمتر کەوتۆتە ڕۆژئاوایی مووسڵ. لە جەنگی ئازادکردنەوەی مووسڵ لە ژێردەستی تیرۆریستانی داعش زیانی زۆر بەر کارگەکە کەوتووە. نسبة دمار المصنع بحدود 80 إلى 90% حقيقة. ئەو زیانانەی بەر کارگەی دەرمان کەوتووە زۆرن. سەدان هەشتا بۆ نۆهەتی بەشەکانی وێران بووە. تا ئێستاش هیچ پلانێک بۆ نۆژەنکردنەوە و بەکارخستنەوەی کارگەکە نییە. پێشداژیکردنی ئەم شارە لایەن تیرۆریستانی داعش نزیکەی 1400 فەرمانبەر لەو کارگەیە کاریان دەکرد. لە ساڵی 2003 تا پێشداژیکردنی شارەکە لەلایەن تیرۆریستانی داعش کارگەی دەرمانی نەینەوا زیاتر لە 120 دا و دەرمانی هەموو پارێزگایەکانی عێراقیان دابین دەکرد. کارگەی دەرمانی نەینەوا جگەلەوەی زیانی زۆر بەربینایەکانی کەوتووە، تیرۆریستانی داعش ئەو کاتانەی مووسڵ لە ژێردەستیاندا بوو هەوڵیاندا ئامێرەکانی کارپێکردنی کارگەکەش بگوازنەوە بۆ سووریا. جلبنا الكثير من المكان من بنايات أخرى خارج هذا المصنع فأكيد مووسڵ ئازاد کراوە و گەڕاینەوە ئێرە بینیمان بەشێکی زۆری ئامێرەکان لە شوێنی خۆی نەماوە. تیرۆریستانی داعش لە هەوڵی ئەوەدا بوون بیگوازنەوە بۆ سووریا، بەڵام دیارە دەرفەتیان بۆ نەرەخساوە. ئێستاش زۆربەی ئامێرەکانمان هێناوەتەوە شوێنی خۆی، بەڵام بەداخەوە لە کار کەوتون و کار ناکەن. کارگەی دەرمانی نەینەوا هاوشێوەی کارگەکانی تری ئەو پارێزگایە تا ئێستا هەر بە وێرانی ماوتەوە. لایەنی پەیوەندیداریش هیچ هەنگاوێکیان نەناوە بۆ نۆژەنکردنەوە و بەکارخستنەوەی ئەم کارگەیە. پێشداژیکردنی نەینەوا لە ژێردەستی تیرۆریستانی داعش کارگەی دەرمانی نەینەوا 120 دا و دەرمانی بۆ تەواوی پارێزگایەکانی عێراق دابین دەکرد. ساڵێک و 6 مانگە مووسڵ ئازاد کراوەوە لە ژێردەستی تیرۆریستانی داعش، بەڵام کارگەی دەرمانی نەینەوا تاوەکو ئێستا هەر بە وێرانی ماوتەوە. گەیلان بۆتانی کوردسات نیوز مووسڵ.